خزم و دوست و هەواڵوو کە سوکار و ژمارەیەک پێکهاتەیەن دەڤەرێت پێشوازیە جنازەیە کەساتی ئێزدیە ناودار عیدۆ بابە شەخن کود بتە برایێ بابە شەخێ قەدەم وەگو هەستی و ئامادەبوونا کەساتێن ئۆلیڤ جوواکی و سیاسی و برێ ڕسمێن ئۆلی جنازەیە عیدۆ بابە شەخ بارەف گۆڕستانی هاتە بڕێک ئەخستن و پاشی هاتە ڤەشارتن لەسەر گۆڕستانی ژی کەساتی و هەواڵێن ویەن خەباتە سیاسی ئامادەبوون ئەڤە قەدەرە هەموو مرۆڤێن دنیاە هەر مرۆڤێکی بێتە سەروی عەردی لێ ڕۆژێکێ فەنابێت و چێت فأبا عمري خديا جاميرا قوتي يا خدي هاتي عفدايا بطالة فأم هيفي جو حمو كاتكين ونحمو بدلت خوش بشلا مال وخوشياب بلا ماليت خو وما أم شو تازيا دانانين ما شو تازي نينن إجبر يعني أو فينا خوشياك وهاتي في دنياي وفي أفقدر أبو في ملتي وفي خلقي حمو كي هاتي خەسارەتێکی گەورەیە کەسایەتێکی ڕۆشنبیر قەلەم هەمیشە لە پێناو خاک نیشتیمان ئێزید خان هەمیشە لە ڕیزی پێشەوە بووە ئەمڕۆ بەم خەمناکەوە سڵاو و خەم و پەژارەی هاوسەرۆکانیەکێتی و مەکتەبی سیاسی و هەموو ئەندامانیەکێتی نیشتمانی کوردستان بە خانەوادە و دۆستان و هەواڵانی کاک عیدۆ ڕادەگەیەنی من گە ڕەحمەتی کاک عیدۆ هەم پەرلەمانی کار کردی و هەڵ مەڵبەندی میسلک و جێگر مەڵبەندی میسل بێ شێم بێژم و کاک عیدۆ هەم وەکو قەلەمێ خۆ وەکو خەباتە خۆ بەشێکی زۆر گرنگ پڕ کردیەوە تایبەتی وەختی ئەم میسل بێن و پاشی هەمەکو یاساناژی پەرلەمانە کوردستان ji rûyê civakî û olî jî ve ji dezdana Îdo Babişex wek rewnakbîr û şarezeyê ola êzdiyatê xesaretek mezin bû. خسارەکە مەزنەیەکی وەکی عیدۆ بابەشێخ کەسایەتێکی ینی مەتەڵەن شارەزا بوو زیرەک بوو متەقەف بوو خسارەتەکە مەزنە بۆ ئێزدیا. Îdo Babişex sala 1955 hatiye ser dinyayê û ji binemaleka oldar û şoreşgêra. Kul sala 1992 wek êkem êzdî li ser lîsta Êketiya Niştimaniya Kurdistanê bite parlamenterê êkem xola parlemanî û herwisa êkem kesê êzdî bû postê rawişkarê Serokkomar wergirtî ku rawişkarê Serok Mam Celal bû bo karûbarên êzdiya û derçûyê Kolîjeya Sabûl Bexda û çendîn postên siyasî wergirtine û çendîn pertok jî berhem anîne. Şêrwan Xidr Kursad News Qeza Şêxan